ئەوەی کە بۆ هەمومان ڕوون لە دوای ئەو دابەشکاری کە لە دوای پەیماننامەی لۆزانەوە کوردەکان وەزعیان باش نەبوو، بێگومان لە هیچ یەشێک لەو پارچانەی ئەو دەوڵەتانەی کە کوردی بەسەرا دابەشکرا. ئەگەر لە ئێران و عێراق کورد پلە دوو تەماشا کراوە یا باوەڕێن بە شێوێک لە شێوەکان ئینکاری لە بوون و لەوە نەکراوە کە میلەتێکەیە ناوی کووردە، بەڵام لە سووریا و تورکیا نکۆڵی لە بوونی کورد کراوە. لە سووریا کوردەکان هەر شوناسیان نەبوو، ناسنامەیان نەبوو. لە تورکیا ئەوە بۆ هەموو دنیا معلومە کە ئینکاری لە بوونی کورد کراوە، ئینکاری کراوە لەوەی کە نەتەوەیەک هەبێ لە تورکیا بە ناوی کورد، و ئەمە پێشێلکاریەکە کە هەموو دنیا ئەیزاننەوە. بە شێوێک لە شێوەکانیش تورک یا بەڵێن دەوڵەتی تورکیا لە ژێر پرسیاری ئەم پێشێلکاریی مافی مرۆڤە، نەک مافی کوردەکان، چونکە دابەشکاری کوردەکان یا بەڵێن دابەشکردنی کوردەکان بە پێی هەلومەرجێکی نێودەوڵەتی و بەژەوەندی دەوڵەتە زلهێزەکان بووە کە دوای ئەوەی کە لە دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانی و جەنگی جیهانیەوە بابڵین ناوچەکەیان دابەش کرد. بۆیە لێرە قسە لەسەر یا بابڵین بۆ ئەوان قسە لەسەر مافی کورد نییە، بەڵام زۆر جار ئیتر تورکیا بەوە تاوانبارەکرێ کە پێشێلکاری مافی مرۆڤە ناهێڵن بچێتە ناو یەکێتی ئەوروپاوە. بۆیە ئەتوانین بڵێن سەرهەڵدانی بزوتنەوەیەکی سیاسی ئەوەی کە دوجار پەکەکەی لەسەر بنیاتەنرێ بێگومان یعنی ڕۆڵ و کاریگەری هەبووە تا ئەو ئاستەی کە مەسەلەن بۆ نمونە نەک لە هەر تورکیا لە ڕۆژ ئاوای کوردستان ئەو کوردانەی کە ناسنامەیان نەبوو یعنی بوون بە شوناسی کورد، یعنی با بڵین بوون بە شوناسێک کە کورد شانازی پێوە بکە و نەک هەر ئەوەندە کە با بڵین کوردەکان هەستانەوە سەرپی و قەوارە و کیانێکیان بۆ خۆیان دروست کرد، بەڵکو لەژێر ئەو چەترەیە کە با بڵین یان لەژێر ئەو شۆڕشەیە کە ئاپۆڕای گەیاند ئێستا عەرەبەکانیش لە ژێر با بڵین چەتری سووریای دیموکراتە خەباتەکەن و تێکۆشن بۆی کە بتوانن لە سووریا قەوارەیەشی سەربەخۆ و ئەوەی کە با بڵین لە فەرهەنگی پەکەکە پێڵێن خۆسەری یا با بڵین خۆبەڕێوەبەرێتیەکی دیموکرات دامەزرێنن. ئەمە بە بڕای من دەستکەوتێکی زۆر زۆر گرنگە. بەڵام من ئەمێ ئەو خاڵەش ئاماژە پێ بەم لە کاتێکە کە کورد ئینکاری لە بوونیەکرا، مەسەلەن یەشێ لە قسە بەناوبانگەکانی وەجەلانەوەیە کە ئەڵێ کوردبوون سەختە بەڵام هەڵاتن لێی بێشەرەفیە. من پێم وایە کە شۆڕشی پەکەکە لە ڕاستیە با بڵێن سیاسەتی پەکەکە کوردی لە کێشەیەکی ناوخۆییەوە بەردە ئاستی کێشەیەکی نێودەوڵەتی یا با بڵێن کوردی کرد بە خاوەن پێگەیەک کە دنیا چاوی لەسەر بێ. سەبارەت بە شۆڕشی چەکداری لە ڕاستی من بە ڕاشکایی ئەوە بڵێم من ناتوانم هیچ بزوتنەوە و جوڵانەوەیەکی چەکداری بە شۆڕش ناوبەرم ئەگەر فکرێکی لە پشتەوە نەبێ یا با بڵێن خاوەنی معریفەیەک نەبێت، چونکە دوجار بزوتنەوەی چەکداری ئەشێ تەنها بزوتنەوەیەکی چەکداری یا یاخیبوونێکی چەکداری بێ فکر و معریفە بێ کە دوجار جگە لە سەرگەردانی و ماڵوێرانی هیچ شتێک بۆ کورد بەدەست ناهێنێ و ئەزممویشمان زۆر زۆرە لەو بارەیەوە. بەڵام من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم با بڵێن سەرهەڵدانەوەی شۆڕش لە باکووری کوردستان من بە شۆڕشێکی چەکداری ناوبم، بەڵکو بە بزوتنەوەیەکی سیاسی فکریە کە فکرێکی با بڵێن قۆڵی لە پشتەوەیە و لە ناویشیانە با بڵێن خاوەن هێزی چەکدارە. ئەمەیان بۆ خۆی گرنگە، یعنی بێگومان
لەو کاتەوە پەکەکەش بەڵێن لە ساڵی 1984 تاکو ئێستا بەدەیان هەوراز و نوشی و سەرکەوتون و نوشست و با بڵێن هەستانەوە و شکستا تێپەڕیوە، بەڵام بمانەوێ نەمانەوێ لە ئێستاە پەکەکە لە قۆناغێکی ترایە و قۆناغی بڕێوەکەوەی کە لە پێشەوە باسم کرد، یعنی ڕەنگە گرنگترین دەستکەوت و ئەزمموی ئەو شۆڕشە بە بزوتنەوە چەکداریەکەشەوە ئەو وەزعبێت کە لە ڕۆژئاوای کوردستان با بڵێن سەلماندی یا با بڵێن خۆی سەلمان مەسەلەن یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی ئەو دامەزرانی ئەو شۆڕشە بەشداریکردنی ژنە یا با بڵێن سەلماندنی کارکتەری ژنە لە ناو کۆمەلگای کوردیە، ئەگەرچی با بڵێن شەڕڤان و گەریلا هەر ڕەنگە هەموو هەر کورد نەبن، بەڵام ئەوە بخۆی بە بڕای من دەستکەوتێکی زۆر گرنگە و پێم وابێ ئەرچی نەک هەر کوردی ئازادی خوازە، ئەرچی هەر ئینسانێکی ئازادی خوازەکە لە سەرانسەری دنیاە پشتیوانی لێ بکە. سەبارەت بەوەی کە گوایە باوی شۆڕشی چەکداری نەماوە و کە مەسەن بۆ نمونە داوا لە کورد دەکرێت، داوا لە هێزێکی وەکو پەکەکە ئەکرێت چەکدا بنێ و لە ڕێگەی دیالۆگ و گفتوگۆ بتوانێت خەباتی خۆی بکە و مافەکانی بەدەست بێنێ. خۆزگەوا وایە، ینی خۆزگە ئەو دەرفەتە هەبواە و دەوڵەتانە ئەوەندە دیموکراتی بوونایە، تورکیا ئەوەندە دیموکراتی وایە کە کورد پێویستی بۆ نەبێ کە پەنا بۆ خەباتی چەکداری بەرێ. بەڵام لە ڕاستی ئەم لۆژیکەیە با بڵێن ئەم پڕۆپاگەندەیە زیاتر هی ئەو کەسانەیە کە خۆیان چەک بەکارهێنن و هی ئەو هێز و دەوڵەتانەیە کە خۆیان هەمیشە لە بەرامبەر کێشەکانە بۆ ساختکردنەوەی کێشەکان پەنا بۆ تونند و تیژی و چەکەوەن. خۆزگە دنیای سەرمایهداری خۆی دەستبەرداری سار و خەزیرەکەەکانی وایە، تورکیا خۆی دەستبەرداری فڕۆکەی درۆن و سارۆخی S-400 بواە و رووسیا خۆی دەستبەرداری چەکی بەهێز بواە. جا ئەو دەما ڕەنگە بۆ یعنی لە هەموو میلەتانی دنیا بۆ هەموو یعنی لە چاو هەموو میلەتانی دنیا ڕەنگە بۆ کورد لە هەموو کەس قازانستر بواە کە بەڕاستی باوی خەباتی چەکداری نەمایە و باوی شۆڕشی چەکداری نەمایە بە دیالۆگ کێشەکان چارەسەر بکرانایە. بەڵام لە ڕاستی ئێمە بینیمان لە دوای عەولەمە و لە دوای بانگەشەی بازاڕی ئازاد کە هاوکات بانگەشەی ئەوە شەکرێک کە باوی خەباتی چەکداری نەماوە، بینیمان کە کورد جینۆساید کرایەوە، بینیمان کە لە شەنگال ئێزیدەکان جینۆساید کران و بەو پەڕی دڕەقی و دڕندایەتیەوە پەلاماردران و کۆمەڵکوش کران، پیاوەکان کۆمەڵکوش کران، ژنەکانیان بە کەنیزەک برانەوە. لە هەمان شێوە بینیمان کە تورکیا بەو پەڕی تەکنۆلۆژیای جەنگی و چەکی پێشکەوتوو پەلاماری ئەفرینیدا و بە هەمان شێوە لە کۆبانێ بە کاریگەرترین چەکی پێشکەوتوو با بڵێن ئەو چەکانەی کە بەردەستی داعش کەوتون و بە زۆریش مەسەلەن تورکیا هاوکاریە کرد پەلاماری کۆبانیدا. باشە ئەگەر لەو حاڵەتەیە مەسەلەن شەڕڤانی یاپەگا چەکی بەدەستەوە نەبووایە، ئایا کورد بە چ دەردێگەچوو؟ خۆ با بڵێن لە شەنگال هیچ بەرگریەک نەبوو لەلایەن خەڵکی ئێزدیەوە و خشەڵا بەرگری هەبوایە. مەسەلەن من بەلامەوە گرنگ بوو 100 ژن لە بەرگریە شەهید بواە، بەڵام 6,000 ژن کەنیزەک نەکرایە و بەدیل نەجگایە. بۆیە من پێم وایە و قسەیەکی بەتاڵە، یعنی هەموو ئەوانەی کە با بڵێن تێوریسەنەکانی ئەوانە ئیتر لێرە لە کوردستانیش خەڵک هەیە و شەکراشکێنێ بەڕاستی، بەڵام خۆزگە خۆیان سەر بۆ حیزب و دەسەڵاتانە نەبوونایە کە چەک بەکارهێنن و لە بەرامبەر کێشەکانیانە پەنا بۆ چەکە بن.
خۆزگە دنیا بەڕاستی دنیای دیموکراسی و دیالۆگ بواە و هەلومەرجی با بڵین دەوڵەتانی عێراق، ئێران، تورکیا، سووریا بە شێوەیەک بواە کوردەکان لە ڕێگەی دیالۆگ و خەباتی فەرهەنگی و هونەری و کللتوری و یا لە ڕێی خەباتی سیاسی و بیانتوانایە مافەکانیان بەدەست بێن و با بڵین لە ڕێگەی هەڵبژاردن و دیموکراسیەوە بیانتوانایە لەناو ئەو دەوڵەتانە ڕۆڵ و کاریگەریان هەبوایە و بۆ هەموو لایەکمانە بە باشتر بوو. بەڵام من پێم وایە ئەوە با بڵین پڕۆپاگەندەیەکی بێ بنەما و بێ ناوەڕۆکە. هیوادارم ڕۆژێک بێ کورد پێویستی بۆ نەبێ کە لە بەرامبەر ئەستەمکاری چەک هەڵگرێەوە بۆ بەدەستهێنانی مافەکانی پەنا بۆ چەک بەرێ. من نەمێ ئەوەش ئیزافە بکەم بەڕاستی ئەگەر با بڵێن لە بەرامبەر پەلاماری داعشە ئەو چەند گەریلایە پێم وابێ لە پێشەوە 7 گەریلا بوون کە بەهانەی ئێزدیەکانەوە چوون لە چیای شەنگال. ئەگەر چەک نەبوایە یا با بڵێن ئەگەر خەباتی چەکداری نەبوایە قەوارەی تاوانەکە لە شەنگال چەند زیادیە کرد. ئەو پێم خۆشە ئەوانەی کە ئەو پڕۆپاگەنداکەن جوابی و پرسیارە بنەوە. تەنانەت نەتەوە یەکگرتوەکان خۆی لە راپۆرتەکە باسیەوەی کردووە کە با بڵین ئێزدیەکان ئەگەر بەرگری یەپەگە نەبوایە ژمارەی قوربانیەکانیان زۆر زیاترە.